بەڵام سەرکاری نەشیروانە خەر بەڕێزم. ئەتوانین قسە لەگە بکەین ڕۆژەش تەلەفۆنم کرد و وەختی دەوام بکە. عەفو کێوی بەڕێزت؟ ناوم قادر نادرە. بەڕێزت چیش دەکەی بەڕێزم؟ ڕۆژنامە نووسم لە وڵاتی سوید. لە چه بووە ئەوەیەکیش دەکەی بەڕێزم؟ لە چه ڕۆژنامەیەک لە چه وەڵای ئێستا سەر بەخۆم ئێستا وەک سەر ئەندامی ڕۆژنامە نووسانی جیهانیم بەس ئێستا سەر بەخۆم لە هیچ ڕۆژنامەیەک حالیان هیچ ناکەم. دەنگت زۆر خراپە کاک قادر. ئەڵێم ئێستا سەر بەخۆم حالیان. عەفوم دەکەی کاک قادر لە بۆ ئیشی ڕۆژنامە نووسی بوو یان لە بۆ کارێکی تایبەتت بوو بێت؟ نا ئیشی ڕۆژنامە نووسییاندا پرسیارمان هەیە لە کاک نێچیر. جا خۆی عادەتەن لە بۆ کاری ڕۆژنامە نووسی دەتوانیت لەگەڵ کاک سامی قسە بکەی برای بەڕێزم. ئەی باشە تەحویلی کاک سامیم بکە. یەک دەقە بزانم لێرە عەفوم دەکەی. قادر؟ بەڵێ. برەجان ببوورە وەکو دیار لە جێی خۆی نییە بەردەست نییە عەفوم. تۆ دڵنیای لەوێ نییە؟ بەڵێ بەردەست نییە. کێشە نییە دەینەوە خزمەتتان برا. لە کاتێکی جیاواز تەلەفۆن بکەرەوە باشە بڕێ بەڕێز؟ ئەدی چۆن کاک نێچیروان دەگیرە قسەی لەگەڵ بکرێ یان مەمنوعە لە کوردستان ئەو شتانە نییە لە بەرەوەی سەر و شێرێ بە ناکرێ قسەی لەگەڵ بکرێ هاوڵاتیشی دامان نەئاسایش بێ. عەفو تێنەگەیشتم برەجان. یان دەڵێم ئەی چۆن لە کاک نێچیر قسە دەکرێ یان لە کوردستان مەسەن یەک ئەگە سەرۆک وەزیران و سەرۆکەرێم بێ مەمنوعە قسەی لەگە هاوڵاتیشی ئاسایی بکە؟ برەجان ئاساییە کەس قسەی لەگە کردیە؟ کەس قسەی لەگە کردیە وەکو هاوڵاتی؟ بزانم ئەو شتانە زیاتر وەکو بڵێن لە کاری شەخسیە چێت پێویست ناکاتن مەسەلەن جەنابەت ئەگەر دەتەوێت لەگەڵ جەنابیان قسە بکەیت دەتوانانی مەوعیدتوان بگری یاخۆ باشە ئەگەر کارێکی ڕۆژنامە نووسی پێی بڵێ قادر نادر دەمناسێ دڵنیا بە دەمناسێ. تمام هەر پێی بڵێم قادر نادر دەمناسێت؟ بڵێ قادر نادر لە سوید حەز دەکات قسە لەگە بکاتن. باشە برای بەڕێز هەوڵ دەدەین لە کاتێکدا پەیوەندی پێوە بکەین کە حاضر بێتن پێی بڵێن کە جەنابەت تەلەفۆنی کردەوە بەسەر چاو. لۆ ئێستا لەوێندە نییە؟ ئەی چۆن جواب دەدرێتەوە من؟ چۆن جواب دەدەنەوە من کە دەتوانین بنووسە 0046 73 53 ئەی بنەوێ 66 باشە برە چاوەڕێم مەرحەبا برە. کاکە ئەمە 2-3 ڕۆژ لەمەوبەر 2 جار تەلەفۆنمان کرد ناوی خۆم بەجی هێشت من ناوم قادر نادر ئەلەساس جوابم دەنەوە جوابتان نەبوو. قادر نادر. بەڵێ ناوم بەجی هێشت برا گوتمان دەمانەوە لە کاک نێچیروانی قسە بکەین. فەرموو.
قادر بەڵێ تەلەفۆنەکەی وەڵامی نەداوە. بەس ئەمە ناتوانین هەموو ڕۆژ بکەین ئەتوم تەلەفۆنی خۆم بەجێ هێشت لەسا زەنگۆ پەیوەندی دەکەن وایان نا بەخۆی تۆ قادر ئەمە قسەی لەگەڵ پێم چەوان پێی ڕابگەینەوەی لەسەر شانمانە هەرە هەندەیە ئێستا وەڵامی نابوو حاضر نابوو جەنابیان. بەس وا بزانم ئەوە بۆ سێم جار ینی وەنیا ناوم بەجێ هێشت تەلەفۆنم بەجێ هێشتیا بەس ئەوە نیشە ڕۆژنامەنووس دەبی لەگەر کاکسامی مەحاڵەتکەی مادەم ئیشە ڕۆژنامەنووسیە سکرتێ یانە بۆ ئیشە ڕۆژنامەنووسی. باشە تەحویلی کاکسامی مام بکە. هیچ لحظة بزانم کاکسامی هەر دەیبێ. بەخۆی وەڵامی نابوو کاکسامیش. کاچی من دەزانی چی ئەو پەیامە بگەێننی تیڤان بارزانی بڵێ قادر نادر دەڵێ کەس بەقەدەر ئەو کوردستانی فاسد نەکرد لە حکومڕانێتی ئەوەی هەیە بەشی شێری ئەوە کەس بەقەدەر ئەو بێڕێزی بە تاچی کورد نەکرد لەبەر ئەوەی تاچی کورد ئەتوو بەس جێبدە من مشکلە نیە منەوەی بڵاو دەکەمەوە قەپاتیش بکەی هەر ئەمن ئەوەی بڵاو دەکەمەوە لە بۆ کوپور کاکە لە بەڵێ سکرتێری کاک سامیش وەنیا سامی بەخۆتی نە سکرتێری کاک سامی 445 پەیوەندی پێوەکە باشە بەڕێزم یەک دقە 445 بەڵێ 43 دوو جار 43 باشە با بزانین چۆن دەبێتن ئەگەر دەینەوە لاتان ئەو پەیامە بەجێ دێرین باشە بڵاویش دەکەینەوە سەرچاو